قوتابیانی کوردیش وەک هەرگەلێکی دیکە کەسانی بەهرەمەند و خاوەن بیرۆکەی تایبەتیان تێدایە، بەڵام توانەکانیان پشتگوێ دەخرێت و بیرۆکە و پلانەکانیان بەهۆی نەبوونی پشتیوانی مادیەوە وەلا دەنرێت. وەک ئەوان دەڵێن ئەگەر پشتیوانی مادیان هەبێت دەتوانن لە بواری جیاجیا هاوشەوەی وڵاتان پێش بکەون. ئەکید لە دوای تاوابوونی خوێندنمان بۆی خوێندنمان کرد کە لە شوێنێکا پرە بە توانەکانمان بدەین بەرەو پێشیان بەرین. وەلە و لە ئێستا زۆر کەم یعنی لە پشتگیری تەکەن، بەڵام خۆی سنتەرێکە بێ زۆر باشە. هەر یەک لە فێرخوازانێک وەکو ئێمە مەشروعی زۆر باشمان لە مێشکایە بۆ پرەودان، بۆ گەورەبوونی خۆمان، بۆ تواناکانمان بەهێز بێ، بۆی ئێمەش هەر وەکو کەسێک کە بتوانێت پرە بە پرۆژێکتەکانی بە زیاتر خۆی بناسێنێ، پێویستەکە کەسێک لە پشتت بێت تا بتوانین بۆ ئاسە بگەیت کە لە مێشکی خۆتایە. ئێمە پرۆژەکەمان لەسەر ترافیکە، بۆ ناگەر ئەمبولانسێک نەخۆشێکی پێ بێت نزیک بێتە لەو ترافیکە، ترافیکەمان بۆ سەوز کات. ئێمەش چەند شرکەیەکمان بۆ داناوە کە نزیک بێتەوە لەی سەوز بێت، بەڵام کە تێپەڕی سوور بێت لەبەری ئەو لۆدە زۆرە سەر و جادەیە دروست دەبێت. ئێمە ئەگەر پشتگیریمان بکەن بیرۆکەکەمان زۆر جوانە و لە کوردستانش ئەتوانین بەکاری بێنین. حکوومەت ئەگەر پشتگیریمان بکات ئەتوانی بەکاری بێنین. ڕەفیقمە بۆ کە کەس پشتگیری نەکردووە، ئیتر ئەو ژواز لەو بیرۆکەی خۆی هێناوە. جگە لە پشتگوێخستنی توانە و بەهرەی قوتابیان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە جیاوازیش لە نێوان زانکۆ تایبەتەکان و حکومیەکان، قوتابخانە تایبەت و حکومیەکان دەکرێت. پارێزگاری سلێمانی دەڵێت پرۆژەیان هەیە برەو بە تواناکانی قوتابیان لە قوتابخانە و زانکۆ حکومیەکان بدەن و دەبێت کار بکرێت بۆ پشتگیریکردنی مادی و معنەویان. بەشێکی داهێنانی زۆریش لەو بەشانە هەیە. ئێمە هەوڵمان ناوە لەم چەند ساڵی قەیرانەیە ەکانیان بۆ ئەکتیڤکەین، بەشی ڕاهێنانی پیشەییان تیا بکرێتەوە کە ئەمانە بەڕاستی بەشێکن کا بێ وەزارەتی پەروەردەی ئێمە و حکوومەت یەرێمی کوردستان پشتگیریان بکە بۆی تەنیا خوێندکار لایەنە تیۆریەکانی پێ نەوترێتەوە، بەڵکو لەلایەنە پراکتیکەکانی شۆ ئیش بکە، لە تاقیگەکان ئیشکا، لە کیمیا، لە فیزیا، لە بایۆلۆجی، لە وەرشەکان ئیشکا، ئیشی دەست دروستکە بەدەل لە پسپۆڕیەکەی بەدەل لە پرۆگرامی خوێندن بتوانێت شتێ دروستکە. قوتابیان دەڵێن حکوومەت تا ئێستا پلانێکی تۆکمەی نییە بۆ گرنگیدان و پشتگیریکردنی توانای قوتابیان و بەرزکردنەوەی ئاسی زانستیان. لە کاتێکدا دەبوو هاوشەوەی وڵاتان قوتابیان ڕۆڵیان پێ بدرێت لە گەشەساندنی ئابووری پیشەسازی وڵاتدا و لە بوارە جیاکانی دیکەش خزمەتیان پێ بسپێردرێت و تواناکانیان بە هەند وەربگیرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.